هیچ شتێکمان نەبوو بۆ ئەوەی وەک خواردن بیدینە مناڵەکانمان و پێویست بوو ژیانمان بە جۆرێک ڕێک بخەین بتوانین ژەمێک خۆراک بۆ مناڵەکانمان دابین بکەین. بەهۆی پەتای کۆرۆنا و کۆتوبەندی هاتوچۆ و تەندروستیەوە هیچ پیشە و کارێکمان نەماوە، بۆیە ئێمەش خۆمان لەسەر ئەم جۆرە خواردنگە میلیانە ڕاهێناوە بۆ ئەوەی هیچ نەبێت لایانی کەم بتوانین خۆراکێک لە ماڵەکانماندا بخۆین.